سەبارەت بە پێشێلکاریەکانی شارەکە بڕیارە حزبە کوردستانیەکان راپۆرتێک ئامادە بکەن و تیایدا سەرجەمە و پێشێلکاریانە بخەنە ڕوو کە لە ماوەی ڕابردوودا لە سنووری ناوچە جێ ناکۆکەکان بەرامبەر با کورد ئەنجام دراون. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ئاشکرای کرد جگە لە پێشێلکاریەکان چەند داواکاریەکە ڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و تیایدا داوا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی زیاتر بخاتە گەڕ بۆ ئاساییکردنەوەی دۆخی شارەکە. ئێمە لە خاڵێکی گرنگی ئەو راپۆرتەیەکەوە بڕیارە لەگەڵ حکوومەتی هەرێما دانیشتن و پێشکەشیان بکەین ئەوەیە کە ئێمە هەموو خەڵکی کەرکووک پێشتر گلەی ئەویان هەبووە کە هەموو جارێ لە دانوستنەکانی هەرێم لەگەڵ بەغدادا کەرکووک لە پراوێزی کۆبنەوەکانە باسەکرا. ئێستاەوە هەستەکەین لە دوای ئەو وەزعی کە هاتۆتە ئاراوە کەرکووک وەکو کارتی فشار لەگەڵ بەغدایە باسی لێوە ئەکرێ. بۆیە ئەمانەوێ چقی کۆبنەوەکان بریتی بێت لە کەرکووک، بریتی بێت لەو زوڵم مستەمی کە ئێستا لە کەرکوچەکانی ئەکرێن لە ناو شاری کەرکووکە، بریتی بێت لەوەی کە هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەم شارە بزا، خۆی بە خاوەنی ئەم شارە بزانێت، خۆی بە خاوەنی ئەم کوردانە بزانێت کە لێرەن. خاڵێکی تر ئەوە بوو کە ئێمە داوامان کردو کە حکوومەتی هەرێم بەڕاستی خزمەتگوزاری زیاتر پێشکرد بەم ناوچانە بکە. کەرکووک ئێستا کەوتۆتە نێوان هەردوو بەرداشتی هەرێم و بەغداوە، بۆیە لە هەردوو لاوە مەحروم ئەکرێن، نەک ئەوەی کە هەرێم هیچی بۆ ناکە بەم کات و ساتانە، بەڵکو بەغداش ئێستا ئەوەی کە ئێستا لە بەغدا ئەگوزارێ بۆ کەرکووک تەنها لە مەسلحەتی پێکاتەیەکە بۆ دژاتی پێکاتەکانی تر. لە مانکی ڕابردوو حزبە کوردستانیەکان بڕیاری دروستکردنی لیژنەیەکیاندا تا بتوانن سەرجەمە و پێشێلکاریانە تۆمار بکەن کە دەرحەق بە کوردانی ناوچەکە کراون دواتر بە راپۆرتێک دەدرێتە هەرێم و ناوەند. بەرپرسی کۆمیتەی مەحەلی حزبی شووعی لە کەرکووک دەڵێت ئەو پێشێلکاریانەی لە راپۆرتەکەدا باسی دەکەین پێویستیان بە بەڵگە و دیکۆمنت هەیە، هەر بۆیە ئێستا خەریکی کۆکردنەوەی بەڵگەکانین تا هاوپێچی راپۆرتەکەی بکەین. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامیش پێی وایە حکوومەتی هەرێم و ناوەند هەردوولایەن بەرپرسیارن لە دۆخی شارەکە، بۆیە پێویستە بە هاوبەشی کێشەکانی کەرکووک چارەسەر بکەن. ئێمە لیژنەکە دوو کۆبنەوەمان کردووە. ئەم دوو کۆبنەوەیە وەرەقەیەکمان ئامادە کردووە کە پڕە لە خروقاتی ئەم دەسەڵاتی کە ئێستا لە کەرکووکەیە. ئەو خروقاتانە پێویستیان بە بەڵگە و داتا و هەروەها دیکۆمنتەیە. ئێمە ئێستا لە کۆکردنەوەی دیکۆمنتەکان لە کۆکردنەوەی ئەو بەڵگانەین. ئێمە وەکو حیزب لایەنە کوردستانەکان ئەبێ قسە لەگەڵ هەرسێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان و سەرۆکایەتەکانی عێراق بکەین سەبارەت بۆ خروقاتانی لە کەرکووکەیە. بۆیە وازانین پێشکەشکردنی ئەو راپۆرتە بە هەردوو لایەنی پەیوەندیدار چی لە هەرێمی کوردستان و چی لە عێراق ئەمە هەنگاوێکە بۆ چاکردنی دۆخی کەرکووک. نازانینی ترە هەنگاوە چەندە سەرکەوتووە بێ و چەندە هەردوو لایەن دێنێتە سەرخەت بۆی دۆخی کەرکووک سەقامگیر بێ و چاک بێت. لە دوای نەمانی دەسەڵاتی کورد لە سنووری ناوچە جێناکۆکەکان و لە دەستدانی دەیان پۆستی داری و ئەمنی سەدان پێشێلکاری داری و ئەمنی دیش بە کوردانی ناوچەکە تۆمار کراون. بۆیە حزبە کوردستانیەکان دەیانەوێت لە ڕێگەی ئەم راپۆرتەوە سەرجەمە و پێشێلکاریانە بخەنە ڕوو کە کراون تا حکوومەتی هەرێم و ناوەند ناچار بکەن چارەسەری و کێشانە بکەن کە بوونەتە هۆکاری نیگەرانی کورد لە ناوچە جێناکۆکەکان. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.